ئەگەر لە چەند ساڵی ڕابردوودا لە جیهان ناوی کوردووک و جەنگاوەرێکی ئازا و هەندێک جارێشک و قوربانی جەنگ باسکرابن، ئێستا زانایەکی بیرکاری کورد ئەوەی گۆڕی کوردی بە زانست بە جیهان ناساند. جیهانش پەسەندی ئەو زانستە زانە کووردە دەکەن کە لە شەڕ هەڵهات و نۆبڵی بیرکاری بەدەستهێنا. کتێبخانەیەکی تیابوو لە شاری مەریوان، کتێبی بیرکاری زۆر باشی تیابوو. کۆچەری بیرکار لە ساڵی 1970 لە خێزانێکی جوتیار لە گوندی نێی مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. ئەو زانە کووردە کاتێک لە قوتابخانە بووە شەڕی نێوان عێراق و ئێران بووە. ئەو بە دۆخێکی دارایی زۆر خراپ و بە هەوڵی دایک و باوکێکی جوتیار و زەحمەتێکی زۆرەوە بەشێک لە قۆناغەکانی خوێندنی لەو وڵاتە بڕی. پاشان لە ساڵی 2000 وەکو پەنابەر ڕووی کردە وڵاتی بریتانیا. لەو وڵاتە پەرەی بەتوانەکانیدا لە بیرکاری و ئەو بیرکارە زانە کووردە ئێستا پرۆفیسۆر و مامۆستایە لە زانکۆی کامبریجی بریتانیا. من بە مناڵی لە پۆلی 5 بووم یەکەم جار کە هەستم کرد حەز بە بیرکاری یەکەم. بەڵام چەند 1-2 ساڵی دوای ئەوە برای گەورەم کاک حەیدەر ئەو زۆر هانیدام کە فێری بیرکاری و فیزیک و ئەو جۆرەشتانە دواناوەندی لای ئەمە 4 ساڵە. ئەو 4 ساڵە بەڕاستی زۆر پێوەی خەریک بووم. بە تایبەتی زۆر کتێبم ئەخوێندەوە لە دەرەوەی خوێندنگەیانە پەیوەندی بە خودی خوێندنگەوە نەبوو. ئەوە شتێکی زۆر گرنگە بۆ هەموو گەنجێ، بۆ هەموو خوێندکارێکە بیوێ لە بوارێ شت فێر ببێ ئەبێ بڕواتە دەرەوەی خوێندنگەمە. بەسمەوەیش تەنیا کتێبەکانی خوێندنگە بەس نییە کە ڕۆژ مەزان کۆش هەر لەسەر ئەو ڕەوتە بەردەوام بووم، هەر بە تایبەتی حەزمە کرد کە داهێنانیشی تیا بکەم، شتی تازە بکەم. ئەوەی کە لە دواناوەندی فێر بووم تا هەر ئیسش هەر بەردەوام لەسەر ئەو ڕەوتە خەریکە. کۆچەری بیرکار لە ساڵی 2010 لە کۆنگرەی نێودەوڵەتی یەکێتی بیرکاری زانانی جیهان کە لە ڕیۆ دیۆ جاندرۆی بەرازیل ئەنجامدرا مەدالەی فیلدسی پێبەخشرا کە وەکو نۆبڵی بواری ماتماتیک ستایش دەکرێت. کە دکتۆرام دەست پێ کرد دوای 1 ساڵ لە بریتانیا، ئیتر زۆرتر ڕۆشتمە ناو سیستەمی خوێندن و زانکۆ لەوێ دوای ئەوە هەر لە ناتینگهام من نەوێسام. ئەو ماوەی 3 ساڵ کە دکتۆرام خوێن لەوانەی نیوەی لە ناتینگهام نەبووم. ڕۆشتم لە کەمبریج چەند مانگ بووم، لە وارویک بووم، دوایەوە ڕۆشتمە ئەمریکا لە زانکۆی جان هاپکینز لەوێ بووم، چەند مانگە چوومە زانکۆی مۆسکۆ لە رووسیا لەوێ بووم. ئەو گەڕانیشە زۆر کاریگەر بوو، زۆر گرنگ بوو. کەسی زۆرم ناسی، ڕۆشتمە کۆبوونەوەکانە، ڕۆشتمە سەمینار و کۆنفرانسەکان، ئیتە هەر بەو شێوەیە خەریک بووم هەر بەردەوام. مەدالەی فیلدس یەکەمین خەڵات نییە کە بە کۆچەر بەخشرابێت. ئەو پێشتر خەڵاتی لیڤەرهیومی لە بیرکاری و ستاتیستیکدا بۆ ساڵی 2010 پێدراوە. خەڵاتی مۆری لەلایەن کۆمەڵەی بیرکاری ئەمریکا AMS لە ساڵی 2016 پێبەخشراوە. لە ڕۆژانی ڕابردووشدا کۆچەری بیرکار خەڵاتی دکتۆرای فەخری زانکۆی سڵاحەدینی پێبەخشرا. دواتریش زانکۆی سلێمانی لۆگۆی زانکۆی سلێمانی بەخشیە ئەو زانە کووردە. بەگشتی لەم ناوچە نەکتەنیا هەرێمی کوردستان ئاستی خوێندنی باڵا لێکۆڵینەوەی زۆر بەرز هێشتا زۆر کەمە لە دواوەیە، کاری زۆرەوێت تا وەکو شێت وڵاتێکی ئەوروپی لێبێت. ئەوە زۆر هێشتا ئەبێ پێوەی خەریک بێت. ئێستاش کۆچەری بیرکار لە هەرێمی کوردستانە لە ڕێگەی سمینار و وەرکشۆپەوە هاوکێشە بیرکاری قورسەکان بۆ مامۆستایانی زانکۆی هەرێمی کوردستان شی دەکاتەوە. کۆچەری بیرکار پرۆژەیەکشی هەیە و دەیەوێت ئەو کوردانەی لە بواری بیرکاری لە سەرتاسەری جیهان شارەزان لە ڕێکخراوێکدا کۆیان بکاتەوە. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.